لەشفرۆشی نەکبەتیەکە کە ژنان تووشی دەبن و دەزانین چۆن جەستە و دەرونی ژن وێران دەکات. هەڵبەت لەژێر ناوی سیغە ڕێگای شەقیشیان بۆ دۆزی بکەن. کەم نین ژمارەی ئەو ژنانەی کە لەژێر باری فشاری ئابووری و نەبوونی هیچ چەشنە بیمەیەکی کۆمەڵایەتی بۆ دابینکردنی بژێوی بنەماڵە بۆ ڕزگاربوون لە خەم و خەفەتی چۆن پەیداکردنی ناوی شەوی منداڵان بۆ ڕزگاربوون لە تەزووی سەرمای زستان بۆ ڕزگاربوون لە چنگی مەرگ غروری خۆیان دەنێنە ژێر بێ و ڕوو لە لەشفرۆشیەکە. ئەو لەشفرۆشیە لە عێراق و ئێران بە ناوی زەواجی کاتی یا سیغە کڵاوی شەقیش دەبەرکراوە. ناوەندەکانی لەشفرۆشیان ناوە خانەی عفاف بۆ بە فەرمی ڕێکلامی بۆ دەکەن. هاندنی ژنان بۆ قەتڵی ناموسی لە تووترین شێوەکانیەتی کە ڕوو لە زیادبوونە. بە پێی لێکۆڵینەوەی لە زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران کە لە 5 شاری تاران، مەشهەد، تەورێز، شیراز و ئەهواز ئەنجامدراوە، توندوتیژی نسبەت بە ژنان لە سەردەمی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا یەکجار چۆتە سەر. بە پێی ئەو لێکۆڵینەوە لە 5317 ژن کە پرسیاریان لێکراوە 4107 کەسیان لانی کەم جۆرێک لە توندوتیژیان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا تەجروبە کرد. لەوانە لە 91 توندوتیژی دەرونی، 65% توندوتیژی جەستەیی، 42% توندوتیژی سکسی و 38% توندوتیژی کەلامیان تەجروبە کردووە. ئەم لێکۆڵینەوەیە نیشانی ئەدات کە توندوتیژی دژ بە ژنانی لاوتر، کەم خوێندەوارتر، زیاتر لە باقی ژنانی دیکە بووە. بەم پێیە ئاستی توندوتیژی دژ بە ژنانێک کە پێگەی ئابووریان لاواز بووە 4 بەرابەر لە ژنانی خاوەن پێگەی ئابووری باش زیاتر بووە. لێرە بێ ئاماژە بەوە بین کە لە سەدەی ڕابردووە و لە بیستەکان و سەڵامی بیستەکان و سیەکانە کۆمەڵێ بزوتنەوە لە کوردستانە هاتۆ دەکرایەوە کە هەندێکیان خزمەتێکی زۆریان کردۆ بە دۆخی ژن و ژنکە مافی تەواوی خۆی وەرگرتووە. یەکێک لەو بزوتنەوەانە بزوتنەوەی ئابستان بووە، بزوتکە ژن مافێکی تەواوی هەبووە، بزوتنەوەی حەقە بووە کە ڕەوانشار مستەفا عەسکەری ئەڵێ ئەم بزوتنەوەی لە کتێبەکەیان بزوتنەوەی حەقە ئەڵێ ئەم بزوتنەوەی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ئاینی بووە و حەقەکان جیاوازیان نەکردووە لە نێوان ژن و پیاوە. ژن هەمان مافی هەبووە وەکو پیا و بەشداری کردووە لە بەڕێوەبردن، نەک لە بەڕێوەبردنی ماڵەکەی و خزمەتی مناڵەکانی بەخێوکردنیان، بەڵکو لە بەڕێوەبردنی زوتنەوەی حەقاوە کەواتە لە ناوەنی بڕیادا بووە. لە هەمان کاتە ئەڵێ بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی بزوتنەوەی حەقە ژن لە لادەی کوردەواری زۆر ئازاد بووە و سەربەرز بووە و پەچە و ئەبای نەپۆشیوە کە ئەو سەردەما باو بووە. ئەمە زۆر بە کورتی باس ئەو پێگە بەهێزە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەی ژنی کوردە کە بەداخەوە ئێستا ئەبینین ئەم پێگەیە و ئەم پرسی ژن و ئەم پێگەیە و ئەم کەلتوری کوردەواریە لە پاشەکشەیانە. بۆ کارەکان لێرە زۆرن، هەروەگوتم لەبەر کەمی کاتەکە من جێیەکەم دوایی بۆ خزمەت بەڕێستان، بەڵام حەزەکەم ئاماژە بە چەند خاڵێکیان بەم. یەکێ لەو خاڵانە بەرکەوتنی کەلتوری کوردیە لە کەلتوری دراوسەکانە کە بۆتە مایەی هاتنەناوەی چەندین بیر و باوەڕکە کەلتوری کوردی نامۆیەکەی کە بۆتە بۆی گۆڕانکاری نەرینی لەم کەلتوریا کە زۆر بەداخەوە ئەیڵێم یەکێ لەمانە کە بڵاوبوونەوەی هەموو جۆرەکانی تووتیژیە کە هەمومان ئەیبینین، بەڵام دەرفەت نییە بۆ باسکردنی زۆر بە درێژی ئێستا. لەگەڵ ئەوەشە لاوازی استراتیجی حکوومەت لە بواری پەروەردەیی و ئابووری و کۆمەڵایەتیە، ڕۆشنبیریش بە هەمان شێوە. تاکەکانی کورد مافەکانیان دەستەبەر نییە و بە تەواوەتی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە ماوەی ئەخیر کاریگەریەکی زۆری هەبوو لە سەربەریەکەوتنی
ئەندامانی خێزان لە ناو خێزانە کە ئەوانەی لە بواری ڕێکراوەکانە کارەکەن هەمومان ئاگاداری ئەوەین کە بوو بەهۆی ڕێژەی بەدەستبوونەوەی جیابوونەوە و تونوتیژی لە ناو خێزانە کەیسەکانی محکەمە شایدە بۆ بەڵگەیەکە بۆ ئەوە جگەر لەوە ناسەقامگیری ئابووری لە مسلمانەی دواییە لە باشووری کوردستان بەهۆی پەیوەندیەکانەوە لەگەڵ بەغایە بوو بەهۆی چێکی گەورە لە ناو خێزانەکانە بەهۆی کەم دەرامەتی و بوو بۆ مایەی جیابوونەوە و ئاژاوە لە ناو خێزانەکانە. ناوا ساڵکێدە تەنێ ناوا 2021 ئەن هەندێک ji ber ku em nikarin îstatîkê fermî bigirin, em serlêdan dikirin bê çend jin hatine qetilkirin, îstatîkê fermî nadin me. Li ser wê vedişêrin divê tundiya ser jinê dêm bûye. Ama îro em tên nerin destdara AKP di nava 20 sala de tundiya li hemberî jinê 12 zêde bûye. Gorî îstatîkê fermî, ama ên ne fermî ji vê zêdetirin em pêzanin. Ama îro li gorî çapemeniyê, li gorî ku em gîştine di nava Tirkiye 2021 de salkê de en hendik 339 jin hatine qetilkirin bi destê mêra tundiya mêr. 217 jin jî bi şüphe hatine jiyana xwe ji dest dan bi şüphe. Ke gotine jiyana xwe dawî kiriye, gotine cîkî bilind ketiye ji bînaya bê mesela ji bînaya çaremîn ketiye jiyana xwe ji dest daye ama dawî ku em lêkolîn dikin em dibînin ku li wir de jî mêr wê qetilkiriye. Di nava îsal tenê îsal du meha de ji serê yekê çile heya îro nava salkê de 49 jin destê mêra hatin qetilkirin 49 jî dîsa bi şüphe hatin jiyana xwe ji dest danin. Ew jî gotin ciyê bilind ketine, an jî gotin jiyana xwe ji dest danin, an jî gotin işte nigê wê terpirî yani pir jwar gotina dibînin û ser wê digirin ama lê nerin ne tenê qetliyan me jî di li gorî ev jî li gorî fermiyê ez dibêjim ama zêdetir e li gorî raporên a jandarme herhalde jandarme li vir jî jandarmeyê jandarme li gorî rapora jandarme 48,000 jin ve tundiya mêr rûbrûmayê ama ev jî jê got çûne serlêdan kirin gotin ez tundiya rûbrûma min çûne serlêdan kirine ev rapora gul Tirkî got em gîştine ama em zanin di va 7 salê dawiyê de ev tundî ev êriş zêdetir bûn.